ڕێکەوتی هەشتی سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵەیان لە زیندانی ئەوین بە ناوی هاوڕێ خەلیل بلووریان تیرباران کرد. هاوڕێ خەلیل بلووریان ساڵی 1333 هەتاوی لە شاری مهاباد لەدایک بوو. ڕێکەوتی هەشتی سەرماوەزی ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سیویەکی بۆکان کە ڕۆژێک پێشتر لە ئاوایی پیرێنس بۆ ماوەی 12 سەعات بەرەنگاری هێزەکانی کۆماری ئیسلامی بوون لە ئاوایی کانیشێتە لە 16 کیلومتری ڕۆژهەڵاتی شاری بۆکان بۆ جاری دووهەم کەوتنە بەر هێرشی قورس و بەربڵاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی. پێشمەرگەکانی کۆمەڵە بەرەنگاری ئەو هێرشەی دوژمن بوون و لە شەڕێکی سەخت و دەستەویەخە کە ماوەی 8 ساعەتی خایاند توانیان ئەو هێرشەی دوژمن پوچەڵکەنەوە. بەداخەوە لە جەریانی ئەو شەڕەدا و لەم ڕۆژەدا 8 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ حوسێن میعماری، هاوڕێ ئەمیر پاکنیە، هاوڕێ کەماڵ ڕەسوڵپور، هاوڕێ یونس مستەفایی، هاوڕێ مستەفا کەرەمی، هاوڕێ مستەفا دەرزیوەلی، هاوڕێ محەممەد ئەمین ئەمینی و هاوڕێ سەلاح خەیات گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مستەفا دەرزیوەلی ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی دەرزیوەلی سەر بە ناوچەی فەیزوڵا بەجی بۆکان لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی بەشداری کرد. لەو دەورانەدا وشیاری سیاسی گەشەی کرد و لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنایەتی پەیدا کرد. لە پەنای کرێکاری وەک لایەنگری کۆمەڵە درێژەی با کار و چالاکیدا. ساڵی 1361 هەتاوی بە سەرباز گیرە، بەڵام پاش ماوەیەک بە چەکەکەی خۆی لە سەربازی هەڵات و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی سیویەکی بۆکان سازماندرا. هاوڕێ حوسێن میعماری ساڵی 1335 هەتاوی لە شاری بۆکان لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لەو شارە وەرگرت و فەوقی دیپلۆمی لە دانیشتسەرای ڕاهنمایی ورمێ تەواو کرد و پاشان لە شاری بۆکان بوو بە موعەلیمی یەکێک لە مەدرسەکانی ناوەندی ئەو شارە. هەر لەو سەردەمەدا لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێیانی لە شاری بۆکان گروپێکی سیاسی چەپیان پێکێنا و وەک تێکۆشەرێکی شاری بۆکان لە خەباتی ئێعترازی و جوڵانەوەی خەڵکی شاردا دەوری شۆڕەژێرانەی ژێرا. کاتێک ڕژیمی ئیسلامی یەکەم هێرشی کردە سەر کوردستان لە دەورەی یەکەمی خەباتی چەکدارانەی خەڵکی کوردستاندا هاوڕێ حوسێن پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و شام بەشانی کۆمەڵانی خەڵک لە دژی ئەم ڕژیمە خەباتی کرد. کاتێک ڕژیمی ئیسلامی پاشەکشەی کرد و شارەکان کەوتنە دەست پێشمەرگە و خەڵک وەک هەڵسوڕاوێکی کۆمەڵە لە تەشکیلاتی موعەلیمانی شاری بۆکان کاری دەکرد. کاتێک ڕژیمی ئیسلامی دووبارە هێرشی دڕندانەی کردەوە سەر کوردستان هاوڕێ حوسێن با پەیوەستبوون بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە دواتر لە کومیتەی بەشی تەرەغا سازماندرا و لە پاڵ کاری نیزامی دەستی دایە تەبلیغی سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە. ساڵی 1362 هەتاوی وەک ئەندامی کۆمەڵە وەرگیرە. هاوڕێ ئەمیر پاکنیە لە ڕاپەڕینی مێژووی ساڵی 1357 هەتاویدا هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. دوای ڕاپەڕین پەیوەندی گر بە جەمعیەتی دانیشتجویانی کورد. دوای هەڵسوڕانی ئاشکرای کۆمەڵە لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە لە شاری مەهاباد پەیوەندی گرت و
وەک تێکۆشەرێکی کۆمەڵە لە شاری ورمێ دەوری جێرا. ساڵی 1360 تاوی بەهۆی هەڵسوڕانی بێوچانیەوە لەلایەن هێزەکانی کۆمار ئیسلامیەوە گیرا و کەوتە بەر ئەشکەنجە و ئازارێکی زۆرەوە. بەڵام بەهۆی مقاومەتی لە بەرامبەر ئەشکەنجەی جەلادانی کۆمار ئیسلامیەوە دوای ساڵێک و چەند مانگ لە زیندان هاتە دەر. دوای ئازادبوونی درێژەی بە هەڵسوڕانی سیاسی خۆیدا و لەگەڵ تەشکیلات پەیوەندی گرتەوە. ساڵی 1362 تاوی هاتە دەرەوە و بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵا پەیوەست بوو. هێزەکانی کۆمار ئیسلامی بۆ فشارهێنان بۆ سەر ئەو خانەوادەکەیان خوشکەکەیان کە ناوی نەسرین بوو گرتیان و لەگەڵ 59 کەس لە تێکۆشەرانی شاری مەهاباد تیربارانیان کرد. هاوڕێ کەماڵ ڕەسوڵپور لە شاری مەهاباد لەدایک بوو. توانی تا سێهەمی ڕاهنمایی دەرس بخوێنێت. دوای ڕاپەڕین و دوای هێرشی کۆمار ئیسلامی بۆ سەر بزوتنەوەی شۆڕش جێرانەی کوردستان پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و وەک تێکۆشەرێک هەڵسوڕە. بەهاری ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە هاندان و ڕێخستنی زەحمەتکێشانی ناوچەکە و چالاکی نظامی لەو ناوچەیە دەوری بەرچاوی نواند و لە ناوچە جۆرە و جۆرەکان هەڵسوڕە. هاوڕێ یونس مستەفایی ساڵی 1343 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. دوای ڕاپەڕین و دوای هێرشی کۆمار ئیسلامی بۆ سەر کوردستان لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو، لەگەڵ کۆمەڵا پەیوەندی گرت و وەک تێکۆشەرێکی کۆمەڵا هەڵدەسوڕە. ساڵی 1362 تاوی لە درێژەی هەڵسوڕانی سیاسی خۆی با ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵا پەیوەست بوو. هاوڕێ مستەفا کەرەمی ساڵی 1344 هەتاوی لە شاری سەقەز لەدایک بوو. لەگەڵ هێرشی بەکرێ گیراوانی کۆمار ئیسلامی بۆ سەر کوردستان و هێزە چەپ و ڕادیکاڵەکانی سەراسەری ئێران لە دژی ئەو ڕژیمە دەستیدایە خەبات و تێکۆشان. هەر لەو سەردەمانەدا بوو کە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو، کار و تێکۆشانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و هەڵسوڕاوانە بۆ بڵاوکردنەوەی نەشریاتی کۆمەڵە تێدەکۆشا و لە خۆپیشاندانی خوێندکاران دژی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و دەوری بەرچاوی جێرا. پاش داگیرکردنی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە شار مایەوە و درێژەی بە خەباتی شۆڕش جێرانەی خۆیدا. پاییزی ساڵی 1362 تاوی لە شار هاتە دەر و بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵا پەیوەست بوو. بەهاری ساڵی 1363 تاوی بۆ مەعموریەتێکی تەشکیلاتی چووە شیمالی کوردستان و لە گوردانی 22 ورمێ سازماندرا. بەهاری ساڵی 1364 تاوی سەر لە نوێ گەڕایەوە مەڵبەندی موکریان و لە گوردانی سیوێکی بۆکان سازماندراوە. بەهۆی کارامەی نظامیەوە دوای ماوەیەک وەک فەرماندەی واحدێک لە پێشمەرگەکان دیاری کرا. هاوڕێ سەلاح خەیات لە شاری مەهاباد لەدایک بوو. دوای ڕاپەڕین لە درێژەی خەباتی سیاسیدا پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و وەک تێکۆشەرێکی ماندووی نەناز دەوری جێرا. دوای هێرش یەکەمی کۆمار ئیسلامی بۆ سەر بزوتنەوەی شۆڕش جێرانەی کوردستان لە شار مایەوە و با هەڵسوڕانی سیاسی خۆی بە تەبلیغ و بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی کۆمەڵە و ناردنی گوزارش و هەواڵ درێژەی پێدا. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و چالاکانەتر لە جاران درێژەی بە خەباتی سیاسی خۆیدا و دوو جار بریندار بوو. هاوڕێ محەممەد ئەمین ئەمینی ناسراو بە مینە بەیرەم
ساڵی 1343 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1359 تاوی لەگەڵ کۆمەڵە پەیوەندی گرت و لە بەشی نەهێنی تەشکیلات سازماندرا. ساڵی 1360 تاوی لە شار هاتە دەرەوە و بە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵە پەیوەست بوو. دوای ئەوەی کە دەورەی ئامۆزشی سیاسی نظامی تێپەڕ کرد لەلایەن تەشکیلاتەوە لە ئاوایی بەیرەم سەر بە ناوچەی مەهاباد کرا بە معەلیم. هاوینی ساڵی 1362 تاوی لە گوردانی 22 ورمێ لە شیمالی کوردستان دەست بەکار بوو. پاشان وەک مەسئولی بێسیمچی پەل دانرا. هاوینی ساڵی 1364 تاوی چووە گوردانی 24 مەهاباد و بوو بە فەرماندەی تیم. ڕێیەکەوتی 11 سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەهید یوسف لە مەعدەنێکی نزیک بەرزایەکانی ئاوایی وشترمل سەر بە ناوچەی کامیاران کەوتنە گەمارۆی هێزێکی یەکجار جۆری بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی. پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ ماوەی 5 ساعات و نیو بەرەنگاری ئەم هێرشە بوون و لە شەڕێکی حەماسیدا توانیان زەبرێکی قرس لە هێزەکانی کۆماری ئیسلامی بوەشێنن. لە زەریانی ئەم شەڕەدا زیاتر لە 70 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. حەماسەی شەڕی ئاوایی وشترمل بە خوێنی 6 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد تۆمار کرا کە بریتین لە هاوڕێیان عەبدوڵڵا کەمانگەر، غوڵام دۆڵاوی، بێهروس شەهریاری، عابدین ئەمانی، عەلی حوسەینی و حەبیبوڵڵا هادی ئەو 6 ئەستێرە گەشاوەی ئاسمانی چەوساوەکانی کوردستان بوون کە گیانی ئازیزیان لە ڕێگەی ئامانجە بەرزەکانی کۆمەڵەدا بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا کەمانگەر ناسراو بە عەبا کەوانەیی ساڵی 1337 تاوی لە ئاوایی کەوانە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ڕووناکبیرێکی شۆڕژێر بوو کە پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی هاتە ناو ڕیزی خەباتکارانی بزوتنەوەی شۆڕژگێرانەی کوردستان و لە ڕیزەکانی کۆمەڵەدا درێژەی بە خەباتی خۆیدا. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ عەبدوڵڵا بەرپرسی سیاسی پەل بوو. هاوڕێیان محەممەد و حەبیبوڵڵا کەمانگەر دوو برای هاوڕێ عەبدوڵڵا بوون کە لە ڕیزەکانی کۆمەڵەدا گیانی ئازیزیان بەخت کردووە. هاوڕێ غوڵام دۆڵاوی لە ئاوایی دۆڵاو سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. بەهاری ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە ڕاپەڕاندنی ئەرکی پێسپێردرا و کەسێکی ئازا و پەیگیر و لە زۆربەی ئەمەلیاتەکاندا لەگەڵ تیمی شناساییدا بوو. هاوڕێ بێهروس شەهریاری ناسراو بە وریە لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1358 تاوی با ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست بوو. لە شەڕەکانی بەرگریدا دژی هێرشی دووهەمی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ عابدین ئەمانی ساڵی 1341 تاوی لە ئاوایی پیرموغار سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. لە گەرمەی شەڕی بەرگری دژی هێرشی دووهەمی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان با ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو.
هاوڕێ عەلی حوسەینی دەرەجەداری ڕۆشنبیر و شۆڕشجێڕی خەڵکی شاری سنە بوو کە لە کاتی مقاومەت و بەرەنگاری خەڵکی سنە هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ماوەیەکی کووردە بەهۆی لێهاتووی بوو بە فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. هاوڕێ عەلی لە دەیان شەڕی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ حەبیبوڵڵا هادی ناسراو بە حەبیبوڵڵا قۆرخی لە ئاوایی قۆرخ سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. بەهاری ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە چەندین شەڕی ناوچەی کامیاراندا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 11 سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی گاگل سەر بە ناوچەی مەریوان کە لەگەڵ بەرەنگاری قارەمانانەی پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەید ڕەعوف و پەلی شەید عەلی ڕووبەڕوو بوونەوە و تووشی زەرەر و زیانێکی زۆر هاتن و دەیان کەس لە هێزی ڕژیم کوژران و ناچار بوون پاشەکشە بکەن و ئاوایی گاگلیان بەجێهێشت. ڕێکەوتی 11 سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگە قارەمانەکانی تیپی 11 سنە تەرحی ئەمەلیاتێکی گەورەیان بۆ 3 پایەگای گرنگی نیزامی و مەقەڕێکی هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی تەیناڵ لەبەر پلەی ساراڵی مەریوان جێبەجێ کرد و لە شەڕێکی سەخت و خێناویدا حەماسەیەکی مێژوویان تۆمار کرد. پایەگەی تەیناڵیان بە تەواوی گرت و زەبرێکی قورسیان لە 3 شوێنەکەی تردا کە لە ئەنجامدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا 13 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سەعید مەقسوودی، هاوڕێ عەتا فەلاحی، هاوڕێ محەممەد یار غوڵامی، هاوڕێ عەلی ڕەزا بابایی، هاوڕێ ئیسماعیل سادقی، هاوڕێ محەممەد ئەمین کازمی، هاوڕێ عەلی حەسەن چەهارلەنگ، هاوڕێ محەممەد ساڵح ماراوی، هاوڕێ پەرویز حەیدەری، هاوڕێ بابەک وەرەهرام، هاوڕێ عەزیز کولاخ قوچی، هاوڕێ عەلا میرەکی و هاوڕێ ئەنوەر حوسەینی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەنوەر حوسەینی ناسراو بە شەهاب گەزان ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1341 تاوی لە ئاوایی گەزان سەر بە ناوچەی ساراڵی سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی خەباتی سیاسی خۆی بە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلابەوە گرێدا. لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنە چالاکانە بەشداری کرد و پاش ماوەیەک چالاکی نهێنی ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. بەرپرسی کومیتەی بەشێک لە ناوچەی ساراڵ لە ساڵی 1361 تاوی پێسپێردرا. هاوڕێ عەلا میرەکی ساڵی 1332 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لەم شارە وەرگرت و ساڵی 1356 تاویەوە هاتە ناو خەباتی سیاسیەوە. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لە پەیوەند لەگەڵ جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب لە شاری سنە لە هەستەیەکی نەهێنی چەکداردا درێژەی بە خەباتدا. پاشێرشی ڕژیم لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی لە شار هاتە دەرەوە و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلا هاوینی ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و پاش ماوەیەکی کورت وەک ئەندامی کومیتەی بەشی لەیلاخ هەڵبژێردرا.
هاوڕێ عەزیز کولاه قوچی ساڵی 1338 تاوی لە شاری سنە لەدایک بوو. دەورەی متەوەستەی لەم شارە تەواو کرد و پاییزی ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە. بە هۆی لێهاتووی چەند بەرپرسایەتی پێس پێردرا. ساڵی 1360 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی پەل و بەرپرسی مەقەڕەکانی کۆمەڵە لە جنوبی کوردستان بوو. خوشکێک و دوو برای هاوڕێ عەزیز لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا جانی ئازیزیان بەخت کردووە. هاوڕێ بابەک وەرەهرام ناسراو بە مەهدی فارس ساڵی 1340 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاویدا چالاکانە بەشداری کرد. پاییزی ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوینی ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و لەدەیان ئەمەلیاتی ناوچەی جنوبدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ محەممەد ساڵح مارابی ناسراو بە کەماڵ ڕەوانسەری ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی کۆرەرە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی و دەست پێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە هاوڕێ محەممەد ساڵح لە بەشی نەهێنی تەشکیلاتدا سازماندرا. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و بەهاری ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و هەروەها بەهۆی لێهاتووی و تواناییەوە بوو بە بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامی کومیتەی ڕووستایی. هاوڕێ محەممەد ئەمین کازمی ناسراو بە جەلال مامۆخ ساڵی 1338 تاوی لە ئاوایی مامۆخ سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلابی شاری سنە درێژەی بە خەباتدا. لە ڕێی کاکشوانەوە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو. لە شەڕی بەهاری ساڵی 1359 تاوی چالاکانە بەشداری کرد و بەم جۆرە درێژەی بە خەباتدا. زستانی ساڵی 1361 تاوی لە درێژەی هەڵسوڕانیدا پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. لە ماوەی ژیانی پێشمەرگایەتیدا چەندین بەرپرسایەتی پێس پێردرا و لە چەندین شەڕی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ئیسماعیل سادقی ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی زەلکە سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. پێش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی بە هۆی پەیوەندی نزیکی لەگەڵ هاوڕێ حوسێن پیرخزری و نەورۆز گەنجی لەگەڵ ڕێبازی کۆمەڵە ئاشنا بوو. پاش ڕاپەڕینیش لە پەیوەندی لەگەڵ جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب لە شاری سنە درێژەی بە هەڵسوڕانی شۆڕەژێرانەی خۆیدا. ساڵی 1358 تاوی کاتی گەڕانەوەی پێشمەرگە بۆ شار هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە پەلی شەید سەعید سازماندرا. لە درێژەی خەباتی پێشمەرگایەتیدا بوو بە بەرپرسی گروهی شناسایی گوردانی شوان. زستانی ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و لە گوردانی ئارێز سازماندرا. هاوڕێ عەلی ڕەزا بابایی ناسراو بە سیروس کرماشانی ساڵی 1340 تاوی لە ئاوایی دووچیای ئەڵڵاه یارخانی سەر بە ناوچەی بێڵەواری کامیاران لەدایک بوو. پاییزی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و بەهۆی لێهاتووی و دڵسۆزیەوە پاش ماوەیەک بوو بە ئەندامی کومیتەی ڕووستایی و
بەرپرسی سیاسی دەستە و ئەندامی کۆمەڵە. هاوڕێ محەممەد یار غوڵامی لە ئاوایی قەڵای فیروز ئاوای ناوچەی بێڵەواری کرماشان لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد. کاتێک کە سەرباز بوو لەگەڵ چەند لاوی شۆڕژگێڕی ئاواییەکەیان بە کۆمەڵێک چەک و چۆڵەوە پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و لە ژیانی پێشمەرگایەتیشیدا گەلێک حماسەی بێوێنەی لە خۆی نیشاندا. هاوڕێ عەتا فەلاحی ساڵی 1343 تاوی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەی ژاوەرۆی سنا لەدایک بوو. پاش شۆڕشی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە. بەداخەوە ژیان نامەی هاوڕێیان پەرویز حەیدەری، عەلی حەسەن چەهارلەنگ ناسراو بە عەباس فارس، سەعدی مەقسوودی ناسراو بە کەیهانمان لەدەستدا نییە. هەر بۆیە داوا لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان و هاوڕێیانی خۆشەویستی ئەم شەهیدانە دەکەین کە بە ناردنی ئەکس و ژیان نامە بەرنامەی ئەستێرەکانی ڕۆژهەڵات دەوڵەمەندتر بکەن. ڕێکەوتی 12 سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی لا تێکەڵچوونێک لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی مەراعەر سەر بە ناوچەی دیواندەرە پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەحمەد ئەرشەدی ناسراو بە ئەحمەد ئاسنگەران جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەحمەد ئەرشەدی ناسراو بە ئەحمەد ئاسنگەران لە ئاوایی ئاسنگەران سەر بە شاری کامیاران لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە ناوچەی کامیاران لە گوردانی شاهۆ فەرماندەی نیزامی دەستە و بەهۆی لێهاتووی دوای ماوەیەکی کورد بوو بە فەرماندەی نیزامی پەل. هاوڕێ ئەحمەد لە ناوچەکانی کامیاران و بانە و سەردەشت و دیواندەرە چالاکی کرد و ئاخرین پلەی حیزبی هاوڕێ ئەحمەد مەعاونی گوردانی شوان بوو. ڕێکەوتی 12 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەبدولقادر وەحیدی بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی سوئێد گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ عەبدولقادر وەحیدی ناسراو بە دکتور دەروێش ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1321 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. هاوڕێ دەروێش توانی دیپلۆم وەربگرێ و لە بیمارستانی شاری سەقەز خەریکی کارکردن بێت. ساڵی 1352 تاوی بۆ دەورەی تەکمیلی ئوتاقی عەمەل چووە دانشگا و دەورەی پزیشکی سەرکەوتوانەی تەواو کرد و دیسان لە بیمارستانی سەقەز دەستی بەکار کرد. مانگی پوشپەڕی ساڵی 1358 تاوی کاتێک کە مالکین و زەویندارانی ئاوایی کەرەفت و تاقمێکی چەکداریان بۆ وەرگرتنەوەی زەویە موسادرە کراوەکانیان لەلایەن زەحمەتکێشانی ئاوایی سازماندا و زەحمەتکێشانیان بە زۆری چەک تەهدید دەکرد، دکتور دەروێش لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە بۆ پاراستنی بەرژەوەندی زەحمەتکێشان لەو ئاوایە هاتنە مەیدان و وەک هێزێکی پاڵ پشتی ئەو خەڵکە زاهیر بوون. دکتور دەروێش مدافعی سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە بوو،
هەر بەم هۆیە مانگی بە فرانباری ساڵی 1359 تاوی ڕسمەن بە ریزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. هاوینی ساڵی 1362 تاوی جمهوری جەنایەتکاری ئیسلامی هاوڕێ وەحیدە کچی دکتور دەروێشیان تیرباران کرد. دکتور دەروێش لە وەڵام بە سەرخۆشی هاوڕێیانی وتی ئیعدامی وەحیدە خەنجەرێک بوو کە جمهوری ئیسلامی بەسەر دڵی مندا کوتای، بەڵام ئەمن کەسێک نیم کە بەو خەنجەرانە بکەوم. ئیعدامی وەحیدە و سەدان وەحیدەی تر تەنیا ئیمان و بڕوام بۆ مبارزە لە دژی جەهل و خورافە پتەوتر دەکات. سەرخۆشی هاوڕێ دەروێش بۆ کچەکەی جگە لەوە نەبوو کە بڵێ منداڵەکانم خۆش دەوێ، بەڵام شۆڕش و ئامانجەکەم زیاتر لە هەموو شتێک خۆشتر دەوێ. دکتور دەروێش ماوەی 6 ساڵ لە بیمارستانەکان و دەرمانگاکانی کۆمەڵە لە تورجان بۆکان، ئیلماباد سەدرابادی بۆکان و لە دەرمانگای ناوچەی موکریان و مەعموریەتە سیاسی و نیزامیەکانی پێشمەرگەکان نەتەنیا بە پێشکەشکردنی خزمەتی پزیشکی بە تەشکیلات، بەڵکو سەدان جار بۆ دەرمانکردنی زەحمەتکێشانی نەخۆش کە بەهۆی فەقر و دەستکورتی جگە لە تەسلیم بوون لە بەرابەر مەرگ چارەیەکیان نەبوو، حازر بوو بە دەرمانکردنیان ژیانێکی تازەیان پێ ببەخشیە. دکتور دەروێش ساڵی 1365 تاوی بەهۆی گیرۆ دەبوون بە نەخۆشی سەرەتان بە مەبەستی چارەسەر بەڕێکرایە وڵاتی سوئێد. ڕێکەوتی 12 سەرماوەزی ساڵی 1369 هەتاوی لە درێژەی ئیعدامەکانی کۆماری ئیسلامی هاوڕێ ئەحمەد ئەمیری یەکێک لە زیندانیە خۆڕاگرەکانی شاری سنە و یەکێک لە ئەندامانی دڵسۆز و لێهاتووی کۆمەڵە لە زیندانی شاری سنە لەو پەڕی وەحشی گەریەوە ئیعدام کرا. هاوڕێ ئەحمەد ئەمیری ناسراو بە سادق چاوکاڵ ساڵی 1342 تاوی لە شاری سنە لەدایک بوو. هاوڕێ ئەحمەد ساڵی 1357 تاوی وەک زۆربەی لاوانی کوردستان لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا دەبێت و هەڵسوڕاوانە لە متینگ و خۆپیشاندانەکانی شاری سنە بەشداری دەکات و لە درێژەی خەبات و تێکۆشانیدا پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب دەکات و وەک یەکێک لە هەڵسوڕاوانی ئەو بنکەیە ئەرک و وەزایفی خۆی بەڕێوە دەبات و هاوکات لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنا دەبێت و تێکۆشانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و بەو پەڕی تواناوە لە بڵاوکردنەوەی سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە تێدەکۆشی. پاش داگیرکردنی شاری سنە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە لە شار دەمێنێتەوە و بە شێوەی نەهێنی درێژە بە خەباتی شۆڕشگێڕانەی خۆی دەدات. زستانی ساڵی 1361 تاوی با ریزی پێشمەرگەکانی کۆمەڵە پەیوەست بوو. هاوڕێ سادق لە مەدرسەی حیزبی بەشداری کرد و لە گۆڤاری پێشڕە و بەرپرسایەتی پێسپێردرا. هاوڕێ سادق لە درێژەی کاری شۆڕشگێڕانەیدا ساڵی 1365 تاوی دەچێتە شاری ئیسفەهان و لەوێ هەڵسوڕاوانە لە نێو کرێکاراندا دەست دەداتە کار و تێکۆشانی سیاسی. ساڵی 1367 تاوی لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمەوە دەستگیر و ڕەوانەی زیندان دەکرێت و چەند مانگ دەکەوێتە ژێر ئەشکەنجە و ئازاری وەحشیانەی جەلادانی کۆماری ئیسلامیەوە. لە فرسەتێک کەڵک وەردەگرێت و خۆی لە دەستی زیندانبانەکانی دەرباز دەکات و دەگەڕێتەوە بۆ شاری سنە و لەوێ لە ماڵی یەکێک لە خزمەکانی خۆی دەشارێتەوە. پاش ساڕێژبوونەوەی برینەکانی و نەمانی ئاسەواری ئەشکەنجە لە کاتێکدا کە دەیویست لە شار بێتە دەر لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمەوە دیسان دەستگیر دەکرێت. بەداخەوە پاش چەند مانگ ئەشکەنجە و ئازار لە زیندانەکانی سنە
ورمێ، تاران و ئیسفەهان ڕۆژی 12 ڕازبەری ساڵی 1369 تاوی هەواڵی ئێعدامکردنی لەلایەن ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە بە بنەماڵەکەی ڕادەگەێنن. سەرەڕای هەوڵی زۆری بنەماڵەکەی تا ئێستاش شوێنی گڵکۆکەی نادیارە. ڕێکەوتی 12 سەرماوەزی ساڵی 1372 هەتاوی لە درێژەی تێرۆرەکانی کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عوسمان عوسمانی بەدەستی بەکرێ گیراوانی ئەم ڕژیمە لە ڕانیە لە کوردستانی باشوور تێرۆر کرا. هاوڕێ عوسمان عوسمانی ناسراو بە عوسمان دەرماناوێ ساڵی 1338 تاوی لە ئاوایی دەرماناوێ سەر بە ناوچەی سەردەژ لەدایک بوو. دوای ڕووخانی ڕژیمیشە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک لایەنگرێکی هەڵسوڕا و ئەرک و کاری تەشکیلاتی ئەنجام دەدا و نووسراوە و خەبەرنامەکانی کۆمەڵی لە ناو زەحمەتکێشانی ناوچەکەدا بڵاو دەکردەوە. ساڵی 1362 تاوی بە ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵەوە پەیوەست بوو. هاوڕێ عوسمان ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 13 سەرماوەزی ساڵی 1361 هەتاوی لە کاتی پەلاماری هاوڕێیانی پێشمەرگە بۆ سەر گروهی زەربەتی ڕژیم لە ئاوایی ڕەشنەش لە سەر ڕێگای سنەمەریوان پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ خەلیل ئەلیاسی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ خەلیل ئەلیاسی ساڵی 1337 تاوی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی ژاوەرەوە لەدایک بوو. ساڵی 1356 تاوی ناردرایە سەربازی و لەوێ لەگەڵە هاوڕێی گیانبەخت کرد و سەلاح گوڵچینی ئاشنا بوو. ئەو ئاشنایەتیە بوو بە سەرەتای شکڵگرتنی وشیاری سیاسی ئەو ئازیزە و هاتە ناو کۆڕی تێکۆشانی سیاسیەوە. لە نەورۆزی ساڵی 1358 تاوی کە شاری سنا کەوتبووە بەر پەلاماری ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و چەکی دیفاع لە خەڵکی کردەشانی و چالاکانە لە مقاومەتی خەڵکی ئەو شارەدا بەشداری کرد. هەر لەو دەورانەدا لە جەرگەی خەبات و مقاومەتدا پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی هەڵسوڕانی خۆی بە ڕێبازی کۆمەڵەوە گرێدا. دوای ماوەیەک بەرپرسایەتی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵی پێسپێردرا. ڕێکەوتی 13 سەرماوەزی ساڵی 1379 هەتاوی تێکۆشەرێکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ جەمشید کاکەزادە لە ڕێگای سلەیمانی بۆ پاوە بەهۆی نەخۆشی کولیە جانی ئازیزی لەدەست دەدات. هاوڕێ جەمشید کاکەزادە ڕۆژی 30 خەرمانانی ساڵی 1349 تاوی لە شاری پاوە لەدایک بوو. لە دەورانی سەرەتاییدا دەبێت کە باوکی خۆشەویستی هاوڕێ حەبیب کاکەزادە کە لە ڕیزەکانی کۆمەڵەدا گیانی ئازیزی بەخت دەکات، هاوڕێ جەمشید بە لەدەستدانی باوکی چونکین تەمەنی زۆر کەم بوو تەسیری لەسەر ڕۆحیەی دانابوو، ئەرکی قورسی بنەماڵەکەی کەوت بۆ سەرشانی و دەستی لە خوێندن هەڵگرت و دەستی دایە کارکردن لە شارە سەنعەتیەکانی ئێران. لە تەمەنی لاویشیدا بە لەدەستدانی تەنیا پشتیوانێک کە بۆی مابوو ینی براکەی بە ناوی هاوڕێ ئیرەج کاکەزادە ژیانێکی نالەبارتری بۆ دروست دەبێت. زۆر ناخایەنە 5 ساڵ دواتر ڕۆژی 13 سەرماوەزی ساڵی 1379 تاوی بەهۆی نەخۆشی کولیەوە لە ڕێگای سلەیمانی بۆ پاوە
گیانی ئازیزی لە دەست دەدات. هاوڕێ جەمشید کاکەزادە ئەندامی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە بوو. ئەو ئەرکانەی کە پێی دەستپێردرا بەو پەڕی لە خۆ بردوویەوە بەڕێوەی دەبرد.